پشوو درێژ بن و بیرخستنەوەیکی زۆر کورتم بۆتان هەیە. ئەوە بزانن کە هەموو شۆڕشەکە بتانێ سەر بگرێ، وەکو شۆڕشی فەڕەنسا لە ساڵی 1970 کە بوو، وەکو شۆڕشی لینین کە لە ساڵی 1970 بوو، وەکو شۆڕشی ئیمام خومەینی کە لە ساڵی 1970 بوو. ئەم شۆڕشانە چەند ڕوکنێکی ئەنتیایە بۆ سەرکەوتن. ئێوەش ضروریە، ئێوەش ئەلحەمدولە گەلێکی مسەقفن، ڕۆشنبیرن، خاوەن خەباتن، پیاوی ئاقڵتان زۆر زۆرتیایە. ئەوە نەخوێنەوارەکانن کە چوونەتە سەر حکم ئێوەیان داپۆشیوە. ئەوە ئەوانن ئێمەیان کردووە بە گاڵتەچی وڵاتانی تر، بە خزمەتکاری وڵاتانی تر، بە پێشمەرگەی بیلا حدود، بیلا مەعاش، بیلا هەدەف. ئەوە ئەوانن وایان لە ئێمە کردو. ئەجنا ئێوە هەموو شوێنێکی ئێوە، هەموو قەزا و ناحەکانتان پڕە لە ئینسانی ئیداری، ئینسانی زیرەک، ئینسانی ڕۆشنبیر، لەوانە ڕۆشنبیرتر کە ئەتوانێت ئیداری وڵاتەکە بابڕێەوە. بەڵام من هەروەکو بیرخستنەوەیەک بۆ ئێوەی باسەکەم کە هەموو شۆڕشێک پێویستی بە سێ ڕوکن هەیە. ڕوکنێکی منهەج کۆمەڵکاری بزاوتی شیاو. ئەو منهەجەی کە پێویستە لەسەری ببزوێن ئێوە بەم شۆڕشینان و ئەمانەی کە کردوتانە پێویستە دوو ڕوکنی تیاابێ. یەکەم بوونی دەستورێک کە گەلەکە هەمووی مناقەشەی کاتەوە، پسپۆڕەکان دەستورەکە ئەنووسن، دوای مناقەشەیەکی حڕەکرێتەوە 10 ساڵ مناقەشەی بکەن، نەگوەکو ئەو دەستوری کوردستان بە پەلە ڕوزێ ئامادە بکرێ و لە زەمەنی پۆل برەمەرا بڵێن ئەوە تا کوردستانیش بە پێی دەستورە ڕابڕەوە. دیوەخانێک دروستکەن خەڵک خەوی لەکەوێت لێ ناوی بنێن پەرلەمان، نەتوانم حاسەبەی وەزیرێ بکە. ئەو گاڵتە جاڕیانە ڕەفزکەن. ئێوە خاوەن خوێنن، خاوەن خەباتن، خاوەن خەڵکن، خاوەنی وڵاتی خۆتانە، نەچوونەتە سەر کەس. لەبەرەوە ئێوە بەڕاستی شیاوی ئەوەن، شایستەی ئەوەن دەسەڵاتێکیش لە ناو خۆتانە هەبێ. یەکەم دەستور، دووهەم دەسەڵاتێکی ئازاد کە خۆتان هەڵتان بژاردوێن، نەک کۆمیسیۆنی باڵای ئینتیخابات بێتە پێشەوە بۆیان تەعین کردبن. خۆتان هەمووی اختیارکەن، خۆتان دەسەڵاتەکانیش اختیارکەن. و من لەو باوەڕەشم تەمان کاژ لەم خۆتان مەبەسم ئەوە نیە بەس ئەو لیژنانەی سەرپەرشتی خۆ پیشاندانەکانەکەن. شۆڕش لەوە گەورەترە، چونکە شۆڕش کە بە فارسی پێوترە ئینقلابە، ژنا ئینقلاب لە زمانی عەرەبیە کە بەکاردێ بە کۆدەتا بەکاردێ. شۆڕش یعنی گۆڕانکاری لە ڕیشەییەوە، لە بناغەیەوە، لە ڕێگەکەیەوە ببی گۆڕی. دید و تێڕوانینەکان بگۆڕن جارێکی کە بۆ ئینسان و گەردوون و ژیان. اینجا دید و تێڕوانینەکان بگۆڕن هەمووی بۆ چۆنیەتی ڕەفتارکردن لەگەڵ خەڵکی و پۆلێنکردنی خەڵکی، پاشان دامەزراندنی دەسەڵات. لەبەرەوە بە پێی منهەج وتم سێ شتتان زۆر پێویستە: بوونی منهەج، بوونی کۆمەڵکاری، بوونی بزاوتی شیاو. لە منهەجەکەی پێویستیتان بە دەستورێک هەیە کە خۆتان مناقەشەی بکەنەوە، چەند ساڵ لەسەری بڕون. دووهەمیش هەڵبژاردننی دەسەڵاتێک کە نوێنەری ئێوە بێ، دەسەڵاتی تەنفیزی بێ، پەرلەمان بێ یا حکوومەت بێ، مهمەوەی هەر لەو ئاستەیە بێ. پاشان دەستوریش بەو شێوەیە هەمووی پێوەی پابند ببن. ئەوە منهەج. دووهەم کۆمەڵکاری. کۆمەڵکاری لە حاڵەتی شۆڕشکردنە پێویستی بە سێ ڕوکنی تر هەیە لە ناو خۆیان. یەکەم ڕێبەری، دووهەم نخبەیەکی ڕۆشنبیر، سێهەم جەماوەرێکی پشوو درێژ. ئەو شۆڕشانی ناوم بردن هەموو ئاوا سەرکەوتون. ئێوە زانن ئیمام خومەینی بەتەنیا خۆی بوو، بەڵام شۆڕشێک پێش ئەو شۆڕشی کاسێت بوو لەمەی ئێوەچێ. شۆڕشێک خەڵک هەمووی خۆی دا بەکوشت لەسەر جادە بە ڕۆژێک 4000 کەس کوژدا. باسی 15 خوردادی 1963 ناکەم کە ئیمام خومەینی لەسەری هاتە دەرەوە. ڕۆژانی تری سەرکەوتنی شۆڕشەکە لە ساڵی 1970ەوە هەتاکو 1970 لە شوباتا سەری گرت کە بە دۆشکە لە خەڵکەکەیانەدا. ئەو قووەتەی کە هەبوون پێیانەوت یەکەمین قووەتی ناوچەکە هی ڕەزا شای عەمیل. ئەم عەمیلانەش هەردووچیان تاغوتەکانی پارتی وێچێتی، هەردووچیان عەمیلن، هەردووچیان هێزی دەرەچین، هەردووچیان ئێوە زۆر ڕازگۆن کە پێیانەڵێن و ئەگەر ئێمە خەڵکی ڕانیە ئەو جوامێرانە کە ئەیانوت ئەگەر ئێوە ساحەبی ئەم هەموو تانک و دەبا بۆ قووەتە عەسکەریەن ئەی بۆ لە دووز ڕاتان کردو. لەبەرەوە زۆر زەروریە ئێوە ئاگادار بن. ڕێبەری نخبەیەکی ڕۆشنبیر، جەماوەرێکی پشوو درێژ. ڕێبەریەکەش یعنی ڕێبەرێکی بە حەزم و عەزم و جەزم، خاوەن ئیرادەی سەربەخۆ، بزانێ ئەو هەدەفەی ئەو خەڵکە خوێنی لە پێناوە ڕێژە تەنازولی لێنەکا و سازشی لێنەکا وەکو ئێرانەکانەڵێن، یعنی مساومەی لەسەر نەکەین وەکو عەرەبەڵێ. لەبەرەوە لە ناو خۆتانە هەر کەسێک بێ بە ڕێبەرتان. ئەگەر ڕێبەریشتان ئێستا لە ناوە دەرنەکەوت، چونکە ڕێبەریش بۆ خۆی شتێکی کاریزمیە، ئەتوانن بۆ خۆتان وەکو لیژان. ئەگەر موئەسەساتتان دروست کرد دیکتاتۆر دروست نابێ. ئەگەر بە پێی دەستور و موئەسەسات ڕۆی بڕێوە، زەعیمێکیش لە ناوتانە دەرەکەوێ، بەڵام زەعیمەکە سەلاحێتی خۆی هەیە. زەعیمەکە ڕێبەرەکە ماف و ئەرک و دەسەڵاتی هەیە.
ئێوە گەرماف و ئەرک و دەسەڵاتان دیاری کردبوو زەید و عەمر و عەلان هەر کەسێک ببێ بەڕێبەر فەرق ناکە مەلایە بێ دینە دیندار هەر کەسێک بێ کە هاتە ئەو شوێنەوە زەعامەتی ئەو شۆڕشاگرێتە بەردەست بزاوتی شیاویش بریتێلەوەی پێش هەموو شتێک واقعەکە بناسن خەیاڵ پڵاو بۆ واقعەکە نەڕۆن قووەتی دەرەکی بزانن چەند تەسیر لە کوردستانە هەیە دەرەکی گەورەی زلهێز وەکو رووسیا و ئەمریکا و ئەڵمانیا و فەڕەنسا و ئەوانە تەسیراتیان لە کوردستان هەیە بۆیە قونسولگەریان لە هەولێرا کردوتەوە لەبەر چاوی ڕەشی ئێوە نییە کە ئەترافتان پێ بکەن ئەوانە سەرپەرشتی مخابرات و کۆمپانیاکان و سیاسەتی خۆیان نەکەن لەبەرەوە بزان ئەوانە تەسیران هەیە دووهەم تەسیری تورکیا و ئێران لەسەر عەبادیش يعني مەبەستە من کاڵم عەبادی يعني هەموو حکومەتی عەرەب لە 1925ەوە کە کاریگەریان بە سلبی لەسەر کوردستانی ئێمە هەبوو لە زمانی جەمیل مەدفەعی هەتا ئەگاتە ئێستای 2017 تەسیراتیشان هەرەمێنە مادام کوردستان جوگرافیان ڕەبتە بە عێراق مەلعونەکەی ئینگلیزەوە لەبەرەوە ضروریە هۆشتان لەوەش بێ هێزی دەرەکی هی دوور و هەروەها هێزی ناوەکیش تەسیریان هەیە واقعەکە باش بخوێنەوە پاشان وا تێ نەکەون لەوەی کە ئێستا خۆ پیشاندانەکانتان سەرکەوتنێک بەدەست دێنێ الحەمدلله یەکێکی وەکو ئەوانەتان کە ڕسوا کردوونەکو عەبدوڵڵا بۆر و ئەوانی تریش هەر ڕسواکەن سوور بن لەسەر ڕسواکردنیان بۆی خەڵک وا نەزانێ ئەوە جەماوەرەکە نایکە وەڵا خەتێکی ناو یەکێتی و باڵێکی ناو یەکێتی هەموویان وەکو یەکوان هەموویان وەکو یەکوان دڕندەن لە 1975 خەڵکە چەوسێنەوە ئەوانش لە 61ەوە لە زیندانی خەلان و ڕایات و دەربەند و چۆمان لە ساڵانی 61ەوە خەڵکە چەوسێنەوە لە ماوەت زمانی پێش ئینشقاقەکەی 63 هەر زیندانەکانیان هەر ئاوا بوو لەبەرەوە ئێوە لە پێناوی لابردن و ڕیشەکێشکردنی زوڵمە خەیاڵیش نەبین کە بڵێن ئیتر وا لا ئەچێ بە زمانی محەممەدی مەهدی ئەبێ بە زمانی عومەری کوڕی خەتاب نا زوڵم هەرەمێنێت چونکە شتێکی نیسبی و لە ناو خەڵکە هەرەمێنێ بەڵام پێویستە مافەکان تەسبیت بکرێ بۆ هەموو کەسێک بزاوتی شیا و ئەو ناسینە پێویستە باش بناسن هێزی دەرەکی هێزی ناوچەیی هێزی داخلی وا نەزانن پارتی وێچێتی قووەتی ئەوەندەیان نەماوە ئەو خەڵکە ئیبا دەکەن پارتی وێچێتی ئاسایشی هەردوو لە چەپۆکەکانی هەردوو لە وەکو چەپۆکی عەلی عەبدوڵڵا ساڵحوان وەکو هی قەزافین وەکو هیچ نیکۆلای چاوشیسکۆن وەکو هی ئەو تاغوتانەی ترن وەکو بەشار ئەسەد و ئەوانی ترن ئەوانە گەر بۆیان بلوێ ئەوەی کە عەبدوڵڵا بۆر وتوێتی لیان دەنتەقیان لێ بکەن بەڵام پێشمەرگە شەریفەکان نیان کردو هەندێک لەو پێشمەرگە شەریفانە وتویان ئێمە تەقە لە قەومی خۆمان ناکەین ئێمە تەقەمان لە حەشدی وەحشی نەکردووە لە دووز لە قەومی خۆمانی بکەینەوە لە ڕانیا ئەوانش جوامێر و بە شەرەف و ئازان ئەو پێشمەرگانەی ئەوە دلێریانە دیندار بنیا بێندین لە لای من زۆر جێگای ڕێز و قەدرن هەروەکو لە لای میلەتەکەش جێگای ڕێز و قەدرن لەبەرەوە کاتێک کە پێ دەڵێن خەڵکەکە بکوژە چەکەکەت فرێدا بۆی وەکو ئێرانی لێبێ وەختێک کە فەرمانیاندا لە زمانی کەریم سنجابی ئەمریان دەرکرد بە تیارە لە مزاهرەتیەکانن تیارەکان هەستان و بە عاسمان و سەلامیان لە جەماوەرەکە کردوتیان ئێمە تەقەی لە ناکەینجا هەموو قووەی جەوی التیحاقی کرد بە شۆڕشەکەوە پاشان مەشاتەکانیش هەموو هاتنە ناو خەڵکەکەوە و سوپا و جەماوەرەکە هەمویان یەکیان گرتەوە بۆ دروستکردنی بۆ سەرخستنی شۆڕشەکە ئەوە ژوای لێدی ئێوە پشو درێژ بن ئەو پێشمەرگە بە شەرەفانش ئەو پۆلیسانەوانەی ئاسایشیشن هیوادارم دڕندەکانی دژە تیرۆری ژوان نەمێنن ئەوانش حیوان نەبن کە خەڵک بەکاریان بێنێ عەقڵە و شۆرا بێتەوە بۆی لەبەر خاتری پارە دیفاع لەو تاغوتانی تر بکەنەوە شۆڕشەکەتان بەردەوامە بێ بە پشتیوانی خوای گەورە بەڵام پشو درێژ بن ئەو سێ ڕوکنەی کەوتم یەکەم منهەج پەیڕۆ پرۆگرامتانە بێ دووەم کۆمەڵکارانە سێهەم بزاوێکی شیاو ئەم منهەجە پێویستە دەستوری تیابێ پێویستە ئازادی ئینسانیەکانی تیا فراهەم بێ و دەستەبەر بکرێت کە بتوانێت دەسەڵاتێکی سیاسی بەدەست بێن ئەم ڕوکنی دووهەمی کۆمەڵکاریش پێویستی بە سێشتی تر هەیە پێویستی بە ڕێبەریەکی حازم و جددی و خاون ئیرادەیەکی پۆلاین هەیە پێویستی بە نخبەیەکی مسەقف هەیە پێویستی بە جەماوەرێکی پشو درێژ هەیە کە قوربانی بدا لە پێناوی سەرخستنی بیر و باوەڕەکەی خۆیە پاشان بزاوتی شیاویش واقع ناس بن هێزەکان بزانن هێزەکانی دەبەڕێک ڕاچوون و ململانە لە ناوە و لە دەرەوە و بزانن کاریگەری چەندە هەتاکو ئێوە بە قووەتر بن ئەوەش بزانن کام قووەتەی لەسەر ئەرزایە لە ترامپەوە هەتا گاتە ناتۆ لە ناتۆ هەتا گاتە چەقۆچێشێکی سەرجادە لەو جەماوەرەی ئێوە ئەترسێ چونکەەوە مەساڵحیان هەیە ئەوانە دەوڵەمەندن دەوڵەمەندیش ترسنۆک هیوادارم خی پەروەردگار یارمەتی دەری ئێمەش و ئێوەش بێ دەنگم لەگەڵ دەنگتانە
هێزوو بازوم لەگەڵ ئێوەیە مێشک و بیرم لەگەڵ ئێوەیە ئەوەی فێر بوو بم لە ژیانی خۆمە عمرم 61 ساڵە بە تەجروبە هەموو یەگەێنمەوە بە ئێوە بە پشتیوانی خوای گەورە تەماعم لە هیچ شتێکی ئێوەیان نییە حەزیش ناکەم کوڕی کەسیش بکوژێ حەزیش مەکرد خۆش و ماڵ و مناڵیشم لە پێش هەمووتانەوە بووینایە ئێستاش حەزەکەم دەوڵەتی نەرویج داواشم لێ ئەوەیە کە بە ناوی ئێوە شۆ دیسان داوایان لێ ئەەکەم ڕێگام بدەن بگەڕێمەوە ناو میلەتی خۆم بۆی بتوانم پێشڕەوێتی میلەتی خۆم کەم بۆ ئەو چاکسازیەی هەرلانی کەم بۆ ئیسلاحاتێکی زیندانەکانی لای پارتی وێچێتی کە ئەو هەموو تەجروبەم لە زیندانی ئێوە هەیە و 62 جار داوتانم بە دادگا لانی کەم ئەو تەجروبەیە نەخەڵکەمەوە بۆ وڵاتی خۆم نەک ئەوەی کە زۆر بدرێن بە دادگا لەوەی کە ئەوەی کە ماف و ئەرک خەڵک بیزانێ خی پەروەردگار ئێمەش ئێوە سەلامەت سەرکەوتوکە ورم لەگەڵ ورەتانایە ورەتان بەرز بێ ئەو کەسانی داواتان لێەکەنەڵێ هێدی ببنەوە بۆ شێوازی مەدەنیوانە جویان لێ نەگرن هەرچی کەسێکیش نەجس بوو بێ بە پارتی وێچێتی پاشان گڵاو بوو بێ بە پارتی وێچێتی مەقەڕەکانیانتان سووتان لەمە بەدوامەی سووتێنن ئەوە دەرسە بۆ ئەوەی کە کۆمەڵ و بزوتنەوە و کۆمەڵ و یەکگرتو و گۆڕان دەرسیان لێ وەرگرت هەر سێشان ئەگەر هاتنە بەرەی گەل ئەوە دوانیان وا هاتوونەتە بەرەی گەل هیوادارم بە عەلەنیش بێن باوەڕیشتان وا بێوانش پیاوی شەریف و چاچیان تایە پرۆژەی باشیان پێ وا نەزانن هەر بە ئێوە کرێ گۆڕان ئێستاش ساحەبی مەشروع لەو زمانەی کە نەوشیرا مستەفا مەشروعەکەی تەقدیم کردووە گۆڕان ئێستا ساحەبی هەمان مەشروعە گۆڕان مەشروعی پێ فێرمە بن ڕەفزکەن هەر کەسێک مەشروعێکی هێنای پێشەوەش گوێی لێ بگرن چونکە ئێوە لە داهاتووە ئەگەر نەبوون بە قووەتی ڕئیسی یەکەم ئەبن بە قووەتێک لە قووەتەکان هەرە بێ لەوانی ترجۆ بگرن خی گەورە یارمەتی دەری ئێمەش ئێوەش بێ ورە و زەمان لە شۆڕشینان و ئەمانە وا بەگەڕخا بتوانین هەمومان ئەو یەکسانێتیەوە بێنینە پێشەوە کە لە بەردەمی قانونێکی هاوبەشە کە هەمومان لێ ڕازی بوون و ئیمزامان کردووە هەمومان وەکو یەکسان بین أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.